بەردەوامی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان بەهۆی بێپلانی یەکێتی و پارتی وای لە خێرخوازان کردووە بەشێک لە خزمەتگوزارە سەرەتایەکان بۆ هاوڵاتیان دابین بکەن. خێرخوازێک لە قەزای چەمچەماڵ کە لە ئێستادا دانیشتووی شاری کەرکووکە پردێک لە سنووری گوندی خوێڵێنی سەر بە ناحەیەی سەنگاو دروست دەکات. ئەو پێشنیاریش دەکات ئەو پرۆژانەی کە حکوومەت بۆی جێبەجێ ناکرێت بیخاتە بەردەمی خێرخوازان و سەرمایەداران بۆ ئەوەی بە جۆرەی توانای مادیان لەسەر ئەستۆی خۆیان جێبەجێ بکەن. خۆی ئەم پرۆژێم بەدەستمەوە بوو کە شتێکی خێر بۆ ئەم دوو کچەم کەم ئەستێرە و تارە ئیتر تقریبان ساڵێکە بە دەستمەوەیە ئیدایتر ڕۆژێکیان لێرەوە باوزاوایەکمێ ئازاد و نۆزاد لێران لێرەوە ڕەت بووم باسی ئەم چەمە سێنم کەم چەمە زۆر خەڵک ئەو قیدیە خواردوێتەوە تو ئەم چەمە چییە بۆ پردی بۆ ناکەنی خۆ منتیقەی دەنگنا منتیقەیە ینی ئەنفالێ زۆری و بریندارن و خەرە بێمە ئیشیشی دیا بکرێ وتی وەڵا ئیتر نەکراوە تا ئێستا ڕاستی من بەم ئیشە هەستام کە ئەم ئیشە بکەم ئە لێرانەیە بۆ ئەم منتیقەیە ئەم پردە دروست بکەم اینجا تەکلیفەکەشی کەم بێ زۆر بێ نازانم پرۆژێکی خەمە بەردەستیان هەڵبستێن بە مەسەرن لە هەز منتیقەیەکە پرۆژیان هەیە کە خۆیان ئێستاکیان ئێمە لە هەر چوارلاوە یعنی زدی حکوومەتەکەی ئێمن ئەمان بیخەنە ڕوو لە مەحافەزەکان لە ناحیەکان لە قەزاکان یعنی وەکو خێرخواست هەڵ ئەسی ئەم دەوڵەمەانەی خۆمان هەسە هەریەکە پرۆژێ بکەین. سەرپەرشتیاری پرۆژەکەش باس لەوە دەکات درێژی پردەکە 130 مەتر و پانێکەی 6 مەتر و بەرزێکەشی لەسەر ئاستی ئاوەکەوە 5 مەتر و نیوە دەشڵێت بە تەواوبوونی ئەم پردە ڕێگای دووری هاوڵاتیانی سنوورەکە نزیک دەبێتەوە. کارکردن لەم پردە پردێکی خێرخوازیە کارکردن لەم پردە ئێمە لە 15 حوتەوە دەستمان کردو بەم کارە ئینشاءڵڵا بە 90 ڕۆژمان بۆی داناوە سێ مانگمان بۆی دانەوە کە ئینشاءڵڵا ئیشەکە کۆفتایی پێدێ تقریبی 165 جیمان تەواو کردووە پردەکە ئەی بینین ئینشاءڵڵا ئەمە کارکردنی ینی ئاسان نییە لەبەرەوەی ئاوەکە تۆزێک کێشەمان بۆ دروستەکە ناتوانین بە یەکجاری بیپەڕێنەوە بەرەوە ئێستا ئاوەکەمان داوەتە ئەو بەرەوە دەبێت لەم بەری ئیشکەین لەم بەری ئیشەکە ئینشاءڵڵاوە نیوەی 165 جیمان تەواو کردووە چاوەڕێیەکەی ناوەکان تەحویلیکەی نام بەرەوە ئەی گوازینەوە بۆم بەرەوە ئینشاءڵڵا ئەو دوای هەر مانجێک و 15 ڕۆژەکەی ئینشاءڵڵا کۆتایی پێدێ گرنگی زۆرە یعنی بڵین لە ڕووی پەڕینەوە بە بەهاران بە زستانان زۆر کات بەهاران کێشە بۆ هاوڵاتیان دروست دەکات. ماوەی چەند ساڵێکە بەهۆی بەردەوامی قەیرانی داراییەوە چەندین پرۆژەی خزمەتگوزاری لە ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان ڕاگیراون بەو هۆی شەو ژمارەیەک لە پرۆژە خزمەتگوزارەکان لەلایەن خێرخوازان و سەرمایەدارانەوە جێبەجێ دەکرێن و ژمارەیەکی دیکەشیان لەگەڵەوەی چەندین جار بەڵێنی جێبەجێکردنی دراوە لە چاوەڕوانی جێبەجێکردندان. زەرەربەندی یەکەمیش لە جێبەجێ نەکردنی پرۆژە خزمەتگوزارەکان تەنها هاوڵاتیانی هەرێمی کوردستانن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام گوندی خوێڵێن لە سنووری ناحیەی سەنگاو.